ئێمە کۆبنەوەکەمان بەردەوامە لە گفتوگۆ داین ئاڵوگۆڕی بیر و ڕامان دەکەین دەربارەی سێ بابەتی سەرەکی ناوەندی هەماهەنگی لەگەڵ ئۆپراسیۆنی هاوبەش لەگەڵ هێڵی بەرگری هاوبەش لە ناوچەکانی دیالا و کەرکووک و مەخمۆر و مووسڵ. دیارە ئێمە دوو کۆبنەوەمان کردووە، کۆبنەوەیەکی 2 کۆبنەوەیەکی 27 لە کۆمەڵێک لەم بابەتانە دێ تێگەیشتنی هاوبەشمان هەیە، بەڵام هێشتا بەڕاستی نەگەیشتونتە ڕێکەوتنێکی کۆتایی بۆ ئەوکە ئیمزای بکەین. هەرچی دەگوترێ زۆر جار هەیە لە سوسیال میدیا، دیارە ئەوە ینی ڕێزم بۆ کەسانی کە لێدوانە دەن ڕەنگە بەشدار نەبوون لە کۆبنەوەکان وردەکاری کۆبنەوەکان نازانن. وەکو باسم کرد یعنی بەگشتی ئێمە لە بەردەوامین لە گفتوگۆ و کۆبنەوە و ڕەنگە کۆبنەوەیەکی ترمان هەبێ لە ماوەیەکی نزیکدا لە نێوان لیژنەی باڵای هەماهەنگی وەزارەتی پێشمەرگە و لیژنەی باڵای هەماهەنگی وەزارەتی بەرگری عێراق. هەردوو لامان هاوڕاین لەسەر ئەوەی کە ئەبێ هەماهەنگیەکی تونند و تۆڵ هەبێ لە نێوانی هێزەکانی پێشمەرگە و سوپای عێراق بۆ کۆتایی هێنان بە داعش، بە تایبەتی لە ناوچەکانی دیالا و ناوچەکانی دۆست خورمات و ناوچەکانی کەرکووک، ناوچەکانی مەخمۆر، ناوچەکانی مووسڵ. یعنی هەردوو لا هاوڕاین کە پێویستە هەماهەنگی بکەن. بەڵام ئێوە بەڕێستان ئەزانن کە هەماهەنگی میکانزمی هەیە، ئالیەتی هەیە. ئێمە وەکووات باسمان کردووە لە 3 خاڵمان کۆ کردوتەوە. یەکێکیان دامەزراندنی ناوەندی هەماهەنگی لە نێوانی ئەفسەرانی وەزارەی پێشمەرگە و ئەفسەرانی وەزارەی بەرگری، ئەوەی تریشیان بڵێن هێزی هاوبەش و ئۆپەراسیۆنی هاوبەش، سێهەمیان بابەتی هێڵی بەرگری هاوبەش بە درێژایی ئەو ناوچانە. ئێمە هێشتا بە تەواوەتی نەگەیشتوونەتە ڕێککەوتنی کۆتایی دەربارەی ئەم ئالیەتە بۆ جێبەجێکردنی ئەم 3 خاڵە، بەڵام لێک تێگەیشتن هەیە دەربارەی زۆر لە خاڵەکان